لەگەڵ بەڕێز دکتۆر کاروان حەمە ساڵح هاوڕێناس و چاودێری سیاسی خێر بێ دکتۆر سپاس دەکەم بەڕێزی ئەم چەند ڕۆژە بەهای دینار دابەزی و دۆلار بەرز بۆ و جوڵێک پێیا بۆ ئەوانە خەڵک دوو موچەی ساڵی 2025 وەرنەگرتووە ینی ئەمانە کە پێمانەوە ئەم جوڵە ئابوووریە لە چیەوە بوو بۆی دوای داخڵی بابەتەکانێکی سیاست بیت ینی لە بوار تەسکەکەەوە دەست پێکەین بەرەو فراوان بڕێک واکەین خۆی ڕاستەکە ئەوەی جناب باسی دقیقەوە ڕێک جێپەنجەی ئەم دۆخەیە لەسەر تەواو گیرفانی خەڵک ئەمەی کە لەسەر مۆزوعی دۆلار و دینار کە ڕۆیە دابەزێنی نرخینەوت ئۆتۆماتیکیان زۆر جار یەکسەر بەهای دینار دائابەزێنێ کە نرخی نەوت دائابەزێت لە سەدانەوەی داهاتی یان بڵێن بودجەی عێراق پشت بە نەوتە بەستێ ئەم پارە قورسەی دۆلارە کەواتە سەرچاوەکەی چییە؟ سەرچاوەکەی نەوتە کە نەوت نرخی دائابەزێ دۆلارەکەی لە ناوخۆی عێراقا نرخی بەرزە بێتەوە چکە دۆلاری کەمترێت کاتێککە تۆ بۆ نمونە بە نمونەیەکی سادە با خەڵک تێکا چکە بەم جۆرە زۆر باس کراوە بە نمونەیەکی سادە جەنابەت بۆ نمونە دە قەڵەمت هەیە هەر قەڵەمەی 100 دۆلارەکە جارە ئەم دە قەڵەمت ئەناردە دەرەوە 1000 دۆلار بۆ ئاهات ئێستا ئەم قەڵەمەی تۆ لە بازاری جیانە بۆ نمونە 50 دۆلارەکات ئێستا چەند لە دەرەوە بۆیێت 500 دۆلارت کەواتە کە 500 دۆلار لە بەراورد بە 1000 دۆلار سەیرەکەی دۆلاری کەمتر هاتە ناو بازاڕی تۆ کە شتێکیش کەم بوو نرخی بەرزە بێتەوە ئەوەیە دۆلارەکە نرخی بەرزە بێتەوە دینارەکەیش خۆ لێرە دەستکاری ناکرێت یەکسەر بەهای دینارەکە داوەست ئەوە یەکێکە لە هۆکارەکان چون سیاسی ینی بەشێکی حتمما یعنی نەوت و غاز و ئابووری جا ناکەتەوە لە سیاسی ئەوەی کە بەسەر فەزەوی لا ڕوویە سیاسیە دیقەت بە دەلتا بەشداریەکە بەڵام پرسەکە پرسی نەوتە پرسی ڕەبتی بە شەڕی ئۆکرانیا و رووسیاشەوەیە ڕەبتی بە نرخی غازەوە هەیە بەڵام سێری کە چەند توڵ چەند ئامراز بەکارە هێنرێ بۆ بەرژەوەندیە هێزی سەربازی میدیا ئاستی سەرۆکایەتی وڵاتەکان و لێوەوە کۆمپانیەکانی نەوت یعنی ئەمریکا قسەکاڵێ ئێمە کۆمپانیا ئەمریکەکانمان لە فەنزەوی لا ئیشان کردووە ئێستا کۆمپانیەکان دەرکراون کە دەرەکرێن دیقەت بە مەسلحەتی کۆمپانیا چۆن ڕەبتی هەیە بە قەرارێکی ترەمپەوە بۆ ئەوەی کەواتە شتەکان نەک هاوتەری بن بکرە زۆر زۆر پێکەوەن و ئەتوانین زۆر جا بڵێن بەرژەوەندەی اقتصادیەکان هێڵی سیاسی نێوان وڵاتەکان دیارریەکە ئەمە نرخی دۆلار دینارەکە بۆ دابەزی و زائیدەن گومانێگەیە کە ئەم ساڵی 2026 بودجە نەبێت ئەمە لەوە هاتوویستم ڕێگەوە پرسیار بکەم بەڵام ئەگەر لە دۆخی عراق بەو دۆخە سیاسی سەگەر تەماشاکەین تا مانجی 2 شوبات سەرۆکاتی کۆمار پێکدا سەر کۆمار هەڵ نابژێرەوانێ بە پێ و تەوقیتە دەستوریدان باڵە بە دوای شات ئەچینە تقریبان مانجی ئازار کە مانجی سێ کە سەرۆک وەزیران هەڵەبژێرێ و ئەنجا تا تەشکیلە بێ و ئەنجا تا ئەگەرەوە تەوقیتە دەستوریەکە بڕوە کەی مەسەلەم پرۆژه یاسای بودجە ئەنووسنەوەی نێرن بۆ پەرلەمان و یان چۆنی ئەبێ مۆزوع لای جنابتە زۆر شتمان و تۆ هاتوۆتە دی بەڵێ بە تەسەوڕ ێمان 2026 عێراق بە ئەگەرێکی زۆر پرۆژه یاسای بودجەی نایبێت تر حکوومەتێکی کاربەڕێکەرە دەسەڵاتیان هەیە کە بتوان وەکو کاربەڕێکەر خەرجی حکوومەت و خەرجی ئەو دەسەڵاتی کە هەیەە بەسەر وەزارەتەکان و بەسەر پرۆژەکان و ئەوانە قسەیەکی تریش خۆی پرۆسی ئەوە وتمان سەر کۆمار بەو جۆرێک کە یەکلا بە تۆ پشتی کووردە بەڵام کێ ئەبێت ئەمە یەکێکە لە هەنگاوی دۆم دوای سەرۆکایەتی پەرلەمان هەنگاوی سێم کە هەڵبژاردننی سەرۆک وەزیرانە یەک تۆز بۆچی فەرقی هەیە لەگە ساڵەکانی تر دۆخی ئێستای بەداخەوە کورد لە ناوخوا ئێستاوە بەو جۆرە نییە و لەو لایشەوە شیعە سوودانی هاتۆتۆ ناو وەکو عەبدولمادی و عەبادی نییە لە ڕابردووە زۆر بە ئاسانی پیاون بڕەوتی باشە بەسەرچاو ئەوە تا سوودانی هاتۆتە ناو گەمەکە بە ئاسانی پاڵی پێوە نانرێت خۆی قایم کردووە هۆکارەکە چیۆکاری گۆڕانکاریە لە دۆخی ناوچەکە و جیهانە کە سوودانی تا ئاسە کەمێک مەرغوب بەتوانێتی باڵانسێک ڕابگرێ و لەگەڵیشە وڵاتە زلێسەکان کە ڕۆلیان لە عێراقا هەیە توانیوێتی عێراق نەکاتە شوێنی معرەکە بکاتە شوێنی یەکلاکردنەوەی یان بڵێن
وەکو بڵێ ئینترست شێرین ینی بەرژەوەندەکانیان لە بەرچاوەگرێ ئەمە ئێستا سوودانی مالکی عبادیش ناویان هاتووە 30 ڕۆژ کاتێککە ئەم زۆرترین کوتلەکە ئیتاڕی شیعەیە ناوێک تەقدیمەکە ئەمە پرۆگرامەکەی تەقدیمەکرێت لە پەرلەمانە ناوی سەرۆک وەزیران تەقدیمەکرێ و ناوی وەزیرەکانیش تەقدیمەکرێت ئەمە بەڕاستی 30 ڕۆژی ئەوێت 30 ڕۆژی لە بەردەمایە بۆ ئەوەی کابینەکەی ڕاگەێنێت باشە ئەو 30 ڕۆژە تێپەڕکە یان ئەوە تا کەسێکی تر ڕاستپێرن یان بە دۆخی تر بە شێوازێکی یاسایی تر حەلیەکەن ئەمە بۆچی قورسە تا ڕادێت چونکە لە عێراقا سیستەمەکە بۆ جۆرەیە دەنگ ئەدرێت دوایی هاوپەیمانی دروستەکرێت دوای ئەوە هێز دابش ئەکرێت سێسەرۆکایەتێکە کۆمەڵەشت لە حکومەتە بۆچی تۆزە قورسە چونکە لەوێش دیسان حالیان ئێستا دانوستان ئەکرێت لەسەر بۆ نمونە وەزیرەکانە کورد ئەڵێ فلان وەزارەت مەوێ شیعاڵە فلان وەزارەت مەوێ ئێمە بیریشمان نەچێ هێزی چەکدارمانەیە کە باڵی سیاسیە لە پەرلەمانە ئەمانە وەزارەتیانەوێ دوای ئەوە کە ئیش لەسەر دابشکردنی ئەم هێزانە ئەەکەم کە هێزی دارایی و هێزی پۆست و هێزی سیاسیە ئەمە ئەم نیگۆشێشنە تۆزە قورسە چونکە عێراق حکومەتەکەی هەم ئاسان نیە پێگەێنانی و لەگەڵیشە ئەو بڵێن یەک حیزب نییە حیزبێک بەراوە بێت و بێت وەکو کۆماری جمهوریەکان بێ حکومەت تەشکیلەکە ئەو تر بێ معارەزە وەزایدن قسەکردن لەسەر دابشکردنی پۆستەکان دیسان ئەوە نیگۆشێشنیەوە یان دانوستانیەوێ چونکە بەکاملی با بەڕوونی بێڵێن سیستەمی سیاسی عێراق پێی ئەوەترێ proportion representative system سیستەمی دابشکاریە دابشکاری ڕێژەییە یعنی ئەم لە دەرەوە چۆن عێراق هەڵە سوڕێنن بەم سیستەم هەڵێ سوڕێن کاکزانە یعنی تۆ لەوانەیە بڵێ ئەخیانێت مەبەستکە ئەم سیستەمیان وڵاتانی زلهێز و وڵاتانی ناوچەی کە ڕازی بوون بەم سیستەمە سیستەمی دابشکاری نوێنەرایەتی ڕێژەی کوردی تایە سونێتیایە شیعیتیایە لە ناو حیزبەکانی ترشا بە هەمان جۆر بینیمان لە ناو ئەمانیشا کورد و سونە شیعەش خۆی لە ناو خۆیان دیسان تا ڕێئەکەون کوردیش تا ڕێئەکەوێ ئەمانە کاتی ئەوێ کەواتە کاتی ئەوێ بۆ دابشکاری بۆ ڕێکەوتن لە ناو خۆیانەوە بۆ ڕێکەوتنی کورد و سونە و شیعەش لەسەر پۆستی وەزارەتەکان لەسەر پۆستی سەرۆک وەزیران لەسەر پۆستەکانی تر ئەمە بۆچی باسمان کرد ئەمە سیستەمەکەیە ئەمە شێوازی دابشکاری پۆست و پلەپایە ئەمە کاتیەوێ بەڕاستی کاتی ئەوێ و لەگەڵیشە عنسوورێکی ترێ تەداخلاتی نێودەوڵەتی بەڕاستەوخۆ بە ناوڕاستەخۆ ئەمریکا ئەگەجاران بە ناڕاستەخۆ ئەمجارە هاتوتە پێشەوە بەڕاستەخۆتر بەشداریەکەن ئێران جاران ڕاستەخۆ ناڕاستەخۆ ئەمجارە ئێوێ بەڕاستی عێراق لە دەستنەیە بۆ ئەو گرنگە پەیامی هەیە و تورکیا بە هەمان جۆر لە هەردووکیان ناڕاستەخۆتر مامەڵاکات و لێوەشەوە بە شێوازێکی سۆفت پاوەر هێزێکی نەرم و بە شێوازی تریش قەتەر و ئەم وڵاتانەمان ڕۆڵیان هەیە لە عێراق ئیتر تۆ دیقەت بە کاکزانە ئەم هەموو مەساڵحە لەکووا بیری موچەی دوو مانگی هاوڵاتیانیان هەیە حکومەتە کاربارەکەرەکە چیەکە ئەتوانێت چی بارەیەک لەسەر 12ەکە بەڵێ بەپێی ڕابردوو ئەڕۆن و لەگەڵیشە ئێستا دوو موچەمان کە فەوتاوە هەلای جەنابتەوتمان دوو موچە فەوتوان ئەو ویستمەوە بیرخەوە وتت مانگی حەوت نامەوێت بیڵێن بەڵام دوو موچە فەوتێ مانگی حەوت بوومان بەداخەوە لێرە خۆزگە باتمە بووم تا داوای لێبوردنەکەم ئەو پیژنیمان بۆی خەڵک دوو موچێ وەرگدا دوو موچیان لە کاتی خۆیان چکە تەسیری زۆر کردوتە دووسە دۆخی بازار خەڵک زۆر چاوەڕێیە چکە کاکزانە لە ڕووی اقتصادیەوە تەسەوڕەکەی دواکەوتنەکەی زیانی زۆرتر تانەدانەکەی یعنی ئەگە خەڵک لە مانگی حەوتە ئەو کاتێککە بم بە جەنابتم بوت لەوانەیە بەگویان کردمی لە مانگی حەوتە کابرا بزانێت ئەو دوو مانگە ئەفەوتێ ئەزانە چۆن پارە خەجەکە و لەگەڵیش ئازانە چۆن پلاندانە بەڵام 12 ساڵ خەڵک لە گومانە ئێت نایەت چەنی ئەفۆتە چەنی نافۆت ئەمە مەساڵحی وڵاتان و حیزبەکان و کوتلەکان ئەمەش مەساڵحی هاوڵاتیان کە هەمووی کۆکردۆ لە کاکە موچەکەم لە کاتی خۆیان بەرێ نییە و بە شتێکی تریشە پێ بڵام باش ئێستا 2019 بۆ 2020
من بزەبەت ئەو کاتی کە بڕیاری پاریس دەرچوو بۆ بە ناسایی فرۆشی نەوت ساڵێک پێش ئێستا وتمان دڵنیا بن هەناردەی نەوت بە بۆری ئەوەستێنرێت ئەو کاتە کەسێک گوتی نەخێت ئەمە وانی وانی و وەستێرا و ئەو کاتە هەر پێش ئەوەی هەناردەی نەوت بە تەنکەر بۆستێنرێ وتمان لە دوای بڕیارەکەی پاریسەوە هەرچەند نەوت ئێمە بیفرۆشین بە تەنکەر وەک وای هاوڵاتیان بردبێتیان لە هاوڵاتیان وەرەگرنەوە لە موچەی هاوڵاتیان بەداخەوە ئێستا قسەیەگەیە ئەم دوو موچە بە دەسەڵاتی ئێران بڵێن فەرمون ئێوە پێشتر لە دوای بڕارەکە ئێوە نەوتان فرۆشتەوە بە تەنکەر فەرموو لەو پارەیە بە ئەمە من ناڵم لە هەرێم پارەنێ بەڕاستی پارەیە پارەی باششێ بۆ حیزبەکانیان پارەیە بۆچی بۆ هاوڵاتانێ یعنی دوو موچە ملیار و نیوەیەکەکە بە تەقریبی ملیار و نیوەیەکەکە پرسیار کە بزانە بودجەی کەناڵەکانە چەندە پرسیار کە بزانە لۆبیان لە وڵاتان چەند سەرفەکەن پرسیار کە بزانە ماڵ و سامانی خۆیان و ماڵ و مناڵیان چنێکە یعنی ملیار و نیوە بۆ سەر بەرزانە ملیار و نیوە بڵێ ئەوە من بەغدانەیە ئەوە ملیار و نیوەیەکمان قەرز کردووە لە هەرچیەکە ئەهێنین وەڵڵی خەڵک پرسیار ناکات لە کوێتان هێناوە بەس ئێوە ئەوە پیاو بن ملیار و نیوەک بێنن دوو موچەی پێ بن کاکە بۆچی ئینتیخاباتی داهاتوو 20 میلیۆن دلار سەرفەکەی کاکە یەکجار پیشانی بە تۆ ئەتوانی خەمی خەڵک بخۆی ئەتوانی کارتی فشارت دەبێ بەرامبەر بەغدا لاوازت نەکە یعنی لەبەر خاتری ملیار و نیوە نەکرا بۆیە ئەم دوو موچە و نوێژ ئێسش بە نەرمەنەرم باسەکەن ئەڵەن وڵا با بەغدا بینێن وەزعەکە کەی ئەوەیە تۆزە داوات بەغاقی بۆ دوو موچەوە سوودانی خواخوایەتی ئیتاری شیعی لە عارض ئەوە تەیف سامی هەردەنگی نەماوە ئێستا دکتۆر بۆ شرۆڤە و خوێندنەوە و زانیاریانەی خۆت ئەمساڵ خەڵک چاوی لەوەیە موچە یەک دوانەکەوێت دوو نەفەوتێ موچە دواکەوتن و موچە فەوتان لە حاڵێکی سیاسی وهایە ڕوو ئەدات واللهی یەکەم ئەگەری زۆر هەیە بودجە نەبێ بودجە عێراق نەبێ کە ئەمە نەبێ دەرگا ئەکرێتەوە بۆ دەسەڵاتی هەرێم بۆ ئەوەی زیاتر لە جاران تریواتمە هیوادارم کوردەکەی تێبگەێ ئەمە بڵە بە هینەکەیەتی تۆزێک بە سیاسەکەی باسیەکەم دەسەڵاتی هەرێم دەرگای بۆ ئەکرێتەوە کە بودجە نەبێ باشتر مماتەڵە بە موچەوە بکە باشتر ئەم ساڵها و ئەم ساڵ نەها و خەتای بەغای و خەتای بەغانیە بەغدایش باشتر ئەتوانێ دیسانەوە لەگەڵ هەرێمە گیر و گاز بکە و بڵێ پارەکە باش ناکە یا موچەکە ئاوایە لە هەمووی خەتەرتر دابەزینی نرخینەوە ئەمە ئەگەرێکە یەکێک لە ئەگەرەکان کە ئەگەر نەوت دابەزێ نرخی نەوت دابەزێ لەوەی کە موچە دوا بکەوێ یان خۆی موچێک فۆتێ ئەتوانن وا بکەن موچەدا نەکەوێت ئەگەر دڵسۆز بن ئەتوانن لە ساڵانی باشتر موچێش بن لە ساڵان باشتر لە ساڵانی پێشتریش باشتر موچە بن بۆ لەبەرەوەی کاک زانە تۆ تەسەورەکە ئێمە دیراسی بودجەی ساڵی 2024 و 5مان کرد تەسەورەکەی بلایانی سیاسی هەیە لە بەغدا باڵی سیاسی هەیە بودجەکەی بەقەدەر 4 وەزارەت کاکە بەغا شەریف نییە خۆ بڵێ وەڵی دانیشتووە ساف و پاک پارەکە لە بەردەستیاتیە لە وەڵا نایدێنم چکە ئەمانیش نە ئەمان دەست پاکن لەگەڵ پارەکەی کە ئەێت نە ئەوانیش بە ئاسانی ئەیانەوێ ئەم کێشە چارەسەر بێ بۆیە یەک تۆز دەستکاری یانی ئێستا دیقەت بن هەر کە بیل لە دابەزین نرخی نەوتەکرێتەوە یعنی پێشبینی ئەوە ئەکرێ بیل لەوە ئەکاتەوە نرخی دینارەکەی دابەزێنێ بۆی بەشی موچەکە ئەی بۆ دەست نابێ بۆ ئەو خەرجەزانەی ئەو لێچوونە زۆری کە لە بودجە عێراق هەیە ئەمە یەکێکە لە ئەگەرەکان کە نرخی نەوت دابەزێ ڕەنگە بۆ عێراقیش با بە دەقیقی پێت بڵێ 2026 بە تەقریبی لەوانەیە نەوت تاوەکو 55 دلار بێت ئەگەر کەمتر نێت چونکە ئەمە شتێکی پەیوەند بە بازاڕەوە نیە ئەمە خواستێکی سیاسی نەودەوڵەتیە چەقەکەی ئەمریکایە کە پێی وایە لە مەسلحەتێتی لە ئێستاە کە نرخی نەوت دابەزێنێ و بینیمان ئەوەستا 300 ملیار نەوت یەدەکی نەوتی لە فەنزەوی لە دەستکەوتووە ئێمە زین چۆن تامە لەگەڵاکە لەو لایشەوە نرخی نەوت دائەبەزێنێت خواستی هەیە ئەمە کە نرخی نەوت دابەزێ نرخی غاز دائەبەزێ ئەمە ڕەبتە بێتەوە بە شەڕی ئوکرانیا و رووسیاوە ڕەبتی ئەبێتەوە بە ئێوێ بەڕەسەڕیحی نەیوتەوە بەس هەنگاوە سیاسەکانی وایە کە زۆر مەمنون و مەجبوری ئەو نەوتەی خلیج و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تۆزێک ئەو کارتەیش لاواز بکە بۆیە ئەمە خواستێکی نەودەوڵەتیە نەک بڵێ وەڵایی ئەم ساڵ لە عالەمە بازاری نەودەوڵەتی پێویستی بە وزە زۆر کەمە و ئەم شتانەیە و نرخی نەوت دابەزێت ئەم خواستە
گەورەیە و لەلایەن وڵاتێکی ئاواشەوەی کە نرخی نەوت گەیشتە ئەوە بەڕاستی عێراق تووشی کورتێنانی دارایی گەورە ئەبێت ئەمە واکە بیل لە چەند اختیارێک گاتەوە یا لە احتیاتی دارایی خۆی پارە دەربێنە یا لە دەرەوە پارە قەرزکە کە مەرجیان زۆرە گەر بێت و پارە قەرزکا لە دەرەوە یعنی لە چاکسازیە لە زیادکردنی باج و ڕوسماتە کە ئەوەی سەر دەستی پێ کردووە یان ئەوەتان نرخی دینارەکەی دابەزێنێت بۆی بتوانێت موچە بە ئەو پارە قورسێک کە ئێستا کەم بۆ ئێت ینی عراق لە بەردەم مەترسیە هەیە لەبەر ئەو مەرسای خۆی ئەو هەواڵەیشە ئەو ئەگەرەیشە کە ئێستا لەسەر مێزە وای کردووە کە نرخی دینار دابەزێ خەڵک احتیاتی ئەوە ئاخات ئەوەیە باڵە باڵێ ئەنی شتێکی زۆر دقیق نییە بەڵام ترسە ئتر خۆی هەواڵ هەواڵی سیاسی باڵە بەڵە کاریگەری زۆر زۆرە کاتەوە چکە کابرا حسابی دۆخی دەرونی خۆی دۆخی دەرونی گیرفانیەکە بی لەوە کاتە دەستگرێتەوە بە دۆلارەکانی ئەمە هاوکێشەکە کە دەستەگرێ بە دۆلارەکانی لە بەرەوە نەوەکو بەرز بێتەوە دۆلار کەمە چێتە بازار کە کەم چۆ بازار ئۆتۆماتیکی بەرزە بێت ئەین دەوڵەمەنەکان کە دەستەگرن بە پارەکانیەوە مامەڵە بە دۆلار کەمەکەنەوە پارەکە گەڵاکانی ئێڵێتەوە بی لەوە کات یانی بۆم یەک دەفتەر دۆلار کاکزانە ئەگەر لە 145 حسابیکەین بۆ 150 5,000 خێرکە لە دەفتەرێکە بزانە چەند خێرەکە کابراڵێ منەوە قازانجمە کە دۆلار کەم چۆ بازار ئۆتۆماتیکێن کەم بەردەست بوو نرخی بەرزە بێتەوە ئەمە هەواڵەکە وایلیەکە بەگشتی دۆخە سیاسەکەش لە بەردەم ئەگەری جۆرا و جۆرە ئەمە کلیمی هەم ناوخۆی کە ئێستا ناجێگیرە لە عێراقا بەگشتی تەسیری زۆر کاتە سەر پێگەێنانی بودجێ عێراق تەسی سۆرە کاتە سەر بڕیارەکانی داهاتی حکوومەتی عێراق کە ئایا چۆن حەلی دابەزین نرخی نەوتکەن و ئایا چۆن ڕێگریکەن چونکە عێراق بەداخەوە شتێکی وای نەکردو بتوانێت ئەگەر نەوتیش نرخی دابەزێ سعودی ئێستا زۆر ساڵ بە ساڵ ئیش لەسەرەوەکە پشتبەستنی بەنەوت کەم کاتەوە ئیماراتە قەتەرە ئەو وڵاتانەیە بەڵام عێراق بەداخەوە دەستی دەرەکیش تێکنهێنانی حکوومەتی هەرێمیش ئەوەندەی تر ڕەنگە دۆخەکە هەر حکوومەتمان نیە پەرلەمانمان نییە چیمانەیە کاکزانە کە ئەوەمان نەبێت ئەوەی ماوە نەماوە تەقولبابە لە بەغا پارمانەیەنی بینەرە بە دابەشی موچە خۆرانیکەین ئەنی ئیشەکە ئەوە ماوە دەمێکە لە هەرێمی کوردستان کاربارەکە لە سەروی 400 ڕۆژە ئەوە پەرلەمانی عێراق هەرێمی کوردستان بەڵام دەسەڵاتی پەرلەمانی عێراق چالاکی پەرلەمانی عێراق دیقەت بە لە 40 ڕۆژە چی کردو ینی فۆکسێکی زۆر لەسەر پەرلەمانی عێراق لەسەر نوێنەران ڕۆڵیان هەیە پێگەێنانی ئەم کابینەی حکوومەتی عێراق جیاوازتر لە پێگەێنانی کابینەکانیت لە عێراقا قاعدەیەک نییە بڵێ قاعدەیەک نییە بڵێ ئەبەم جۆرە حکوومەت پێگەهێنرێت دیقەت بە لە ساڵی 2010 حکوومەت تۆ چۆن پێگا و ساڵی 2021 سەدرەکان چۆن ئاوت کران کەواتە لە عێراقا شەرت نییە ئەگەر زۆرینە بتوانێت حکوومەت پێک بێنێ شەرتیش نییە ئاسان بێت پێگەێنانی کوتلەیەکی وا کە بتوانێت بە ئاسانی ئەم ئیشانە بەڕێکرێ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کاروان حەمە ساڵح چاودێری سیاسی و ئابوورینەس ماندوومان کرد باس دەکەم دکتۆر بە هیوای ساڵێکی خۆش بێت ئینشاڵڵا